بەڵە خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگەکەین هەرچەنە لەوانەیە ئێستا بێتە جێی پرسیار بینەرێک بیسەرێک ئەوەی کە موچەخۆرە بڵێ ئێمە هەمان ساڵی 2023 تێپەڕی سێ موچەمان نەدراوەتێ بەڵام ئێوە باسی بودجە و پلانی بودجەی خێزانەکەن بەڵام نا ئەمە بابەتێکی گرنگە تەنانەت میوانەکەمان باس لەوەکە ئەگەر پارە و داهاتی و خەرجێکەش وەکو پێویست نەبوو چۆن بتوانین بەڕێوەی بەرین. بارحاڵ ئەمڕۆ باس لە پێداچوونەوەی خێزانەکەین بە پلان و خەرجەکان بۆ ساڵی نوێ. گرنگە هەموو خێزانێک پلانێکی هەبێ ئەو خەرجەی هەیەی لەگەڵ ئەو داهاتی هەیەی چۆن تعامل لەگەڵ لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پسپۆڕی بواری ئابووری گەنگەشاکەین. مامۆستا گیان بەخێر بیت. بەڕاست مامۆستاوە گوتم ئێستا یعنی ئێستا باسی پلانی و خەرجی خێزان و بودجەی خێزانەکەی بەڵام لە کاتێکە موچەخۆری هەرێمی کوردستان 3 مانگی ساڵی 2023 موچەی وەرنەگرتووە معقولە بەڕێی تۆ باسێکی وە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ کەناڵی پێیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ لەنیاخان. معقولیەتەکەی لەوایە کاکدانە ئێمە ئێستا پێویستمان بەوە هەیە مراجعە بکەین لەواز ئەم بابەتە گرنگە کە ئێستا پێویستمان بەوە هەیە مراجعە بکەین. سڵام بۆ هەموو خانەوادەکان. ئێستا خانەوادەکان سەیری ناوماڵی خۆیان بکەن لە ئێستادا بگەڕێن بزان چیان بە زیادە کڕیوە. لە ئێستادا هەر خانەوادەیەکی ئێمە من قەناعەتم وایە بایی چەند ملیۆنێک کەلوپەل و کاڵای زیادەی کڕیوە و بەکاری نەهێناوە لە ماوەی ئەم 1-2 ساڵە. ئەمە باشتر نەبوو سەرمایەیەکی دانراو بواە و ئێستا بەکاری بێنایە بۆ ئەم بارودۆخە نالەبارە بە دڵنیاییەوە بڵێ کەواتە لە ئێستەوە ئێمە پێویستمان بەوە هەیە بڕیاری مراجعە بدەین ئەوە بڕیارماندا کە مراجعە بکەین و لەگەڵ مراجعەکردنا بڕیارمان هەبێ بۆ ئەوەی جارێکی کە ئەمەی لەوە پێشکردومانە دووبارەی نەکەینەوە ئەوەی کەوا زۆرێک لە خانەوادەکان چوونەتە بواری ئەوەی قەرزدار بوو بن بەوەی شتێک کاڵایە کەلوپەلێک پێویست نەبووە و کڕیویان یا پێداویستیەکەی زۆر زەروری نەبوو و کڕیویانە کە ئێستا بەکاری نایەنن بڕیار بدەین چیتر ئەم مەسرەفە زیادەیە ئەم خەرجە زیادەیە نەکەین بۆ ئەوەی بتوانین لە ئایندا با بڵێن سیاقی خەرجیەکانی خۆمان ڕێڕەوی خەرجیە سروشتیەکانی خۆمان بدۆزینەوە. ئەگینا ئەوەی جەنابەت باسەکەی فیالەن 3 مانگ موچەی وەرنەگرتووە بەڕاستی کارەساتە بەڵام چی بڵێ لەگەڵ کۆمەڵە بەرپرس کە شاعیر لە یەکێ لە شارەکانی ئاڵێ مالی جورحین بیمەیتین ئالام و ئەڵێ مردوو هەرچەندە ئەزێت و ئازاری بەی هیچ ئازارێکی پێناگە ئەم بەرپرسانەی هەرێم مردوون یعنی ڕاستە بە هەڵس و کەوت و ژیان بەڵام لە ڕووی ئیحساسات و مردوون چکە تۆ تەسەور کە خانەوادەیەک تەنها یەک سەرچاویان هەبووە سەرچاوەکەش ئەوە تاوای لێ هاتووە 3 مانگەوەری نەگرتووە باش ئەوانە بیر ناکەنەوە لەوەی ئەم خانەوادانە بەچی ئەژین چۆن ئەژین بە تایبەتی بەرپرسیارەتەکە ئەوان بەرپرسیارەتەکان لە ئەستوایە مەسەن لەوانەیە هاوڵاتیەک بپرسێ ڕەنگە مامۆساش خۆی بە جۆرێک لە جۆرەکان بەڵام من بە جۆرێک لە جۆرەکان ئیحساسی ئەوەم هەیە یا با بڵێن لانی کەم کەسێک لەگەڵمان هەیە کە هەمان مەعاناتی ئەوەی هەیە کە 3 مانگە موچەی وەرنەگرتووە با بڵێن لە خانەوادەی خۆمانە خوشکمە برامە برازامە خوشکەزامە هەرێک لەمانە ئیحساساتیان پێ یەکەم لە هەمان کاتەکە ئەو مەسئولیەتی من نییە مەسئولیەتەکە هەیە و بەرپرسانەیە کە وایان کردووە هەرێمی کوردستان بەم دۆخە بگا و هاوڵاتیان موچە وەرنەگرن و کار و کەسابەت لە ناو واقعی کۆمەڵگەی کوردیا نەماوە لە کوردستانە بەهۆی ناعقلانیەتی ئەم بەرپرسانەوە کەوایان کردووە بۆ کار و پیشە نەماوە بۆ خەڵک کەسابەتی دەست ناکەوێت بۆ خەڵک کرێکاری دەست ناکەوێت تەزەخومێکی زۆریان دروست کردووە لە کرێکاری هاوردەکەەوە لە دنیا شتیوان نییە لە کاتێک ئاگەر تۆ وڵاتەکە لە حاڵەتێکی پێداویستی بێتەوە بڕۆی کرێکاری بیانی بێنیت و کار و ئەوانەی پێ بسپێری بۆیە لە ئێستادا بە قەناعەتی من کاتی ئەوە هاتووە ئێمە مراجعە بکەین لە ئەو مەسروفاتەی کە کردومانە و لە ئەو داهاتەی کە بەدەستمان هێناوە لەو قەزیانەی کە لەو داهاتەی بەدەستمان هێناوە کاک دانا لە نیاخان ئایا ئەو خانەوادانە بیریان لەوە کردووە تۆ ئەکرێ ڕۆژگارێک بێ موچە نەبێنێ ئەکرێ ڕۆژگارێک بێت تەسەڵوفاتی ئەم حکوومەتە هەمومان ئەزانین ینی دەمێکە ئێمە هاوارەکەین تکایە بەرپرسان قمار مەکەن بە قوتی خەڵکەوە هەمومان نەمانزانیان بەرپرسانی هەرێمی کوردستان قمارەکەن بە قوتی خەڵکەوە بۆیە ئەمە
توقع بۆ کە وەزعی هەرێم بەم شێوەی لێبێ بۆیە تا ئەم بەرپرسانە بەرپرسیارەتی خەڵکی هەرێمی کوردستان لە ئەستۆ بگرن تەوقعاتی ئەم کردەوانە یا ئەم موچە بڕینانە یا ئەم نەمانی کارە هەلی کار با بڵێن دامەزراندن ئەمانە نابێ بۆیە ئەبێ ئێمە لە ئێستەوە وەک خانەوادە مراجعایەوە بکەین و چۆن لەمە دووە مامەڵە بکەین لەگەڵ داهاتەکانمان ئایا بیرمان لەوە کردوتۆ کە فعلەن هەمومان بە شێوەیەک لە شێوەکان ئیش بکەین فعلەن بیرمان کردوتۆ کە فشارێک لەسەر دەسەڵاتدارانی هەرێم بکەین چیتر خەڵک هاوردە نەکا و ئەو مەجالاتانەی کە هەیە خەڵکی بیانی نەیگرێت چکە ئێمە خۆمان پێویستمان بۆ هەیە کاکدانە لە وڵاتێکی وەکو ئوردون تەمان ئوردون هیچ سەرچاوەیەکی ئەوتۆی نییە بۆ داهاتەکانی وەکو دەوڵەت لە کاتی خۆی لە حوسنی مبارەک لە مەلیک حسەینیان پرسی وتیان ئەم وڵاتە داهاتێکی ئەوتۆی نییە سەرچاوەیەکی سروشتی نییە سیاحەیەکی فراوانی نییە تیجارەتێک و ترانزیتێکی گەورەی نییە سەیرە سوالکەری تیان نییە مەلیک حسەین لە جواباوتی با سوالکەری تیا بەس یەک دانەیە وتیان کێ وتی ئەو سوالکەرە منم ئەچم لە هەموو دنیا سوال بۆ میلەتەکە مەکەم و ئەیانژێنم یعنی ئەمە ئەکرێ ببێ بە دەرس ئەمان نەک سوالیان نەکردووە ئەمان ئەوەیشی کە هەبووە لە گیرفانی خەڵکیان دەرهێنا و دزیویانە و بردوانە بۆ بانکەکانی دەرەوە لەوێ ڕەفاهیەتی ژیانی خۆیان و خانەوادەکانیان پێداوین کرد. زۆر باش مامۆستا وەکو پێشتر ئەزانین کە لانی دارایی باش بۆ لەوانەیە خێزانەکان پێداویستی وەکو خۆت ئاماژەت پێکرد پێداویستی شتێکیان کردبێت کە پێویستیشیان پێنە و بێ بەڵام گۆڕانکاریان تیاکە بێ وەکو جوانکاریە بەکاریان هێنابێ بەڵام ئێستا داهاتێکی کەمیان هەیە لەوانەیە بەشی تەنها خەرجەکانیان بکات یاخود بەشی ئەوە نەکات کە گۆڕانکاریەک بکەن پاشەکەوتێکی زۆری لێ بکەن چۆن بتوانین لەگەڵ ئەم داهاتەکەمەی کە هەمانە خۆمان بگونجێنین دووبارە ڕێخستنەوە پلانی تازە دابنین بۆ ساڵی نوێ سەرەتا ئەوەی لە یەکێکی تر لە بەرنامەکانە باسمان کرد پێداویستیەکانی ئینسان دەچێتە سێ پلە یەکیان پێداویستی کەمالیاتە کە لە پلەی ئەخیرایە دوای پێداویستی حاجیاتە یەکەمیان پلەی ضروریاتە لە ئێستادا ئەوەی کە خانەوادەکان دەستیان نەکەوێ ئەبێ بەکاری بێن بۆ ضروریات چیتر بی لەوە نەکەنەوە تا ئەو دۆخەوایە مەسەلەی کەمالیاتە بێ بەجێ بێڵن خاڵی دوو لە ناو پێداویستیە ضروریاتەکانە بگەڕێن بۆ بەدائل يعني ئێمە سیلاعمان هەیە سیلاعی بەدیلەمان هەیە سیلاعی مکەملەمان هەیە یعنی کاڵایەکمان هەیە شمەکێکمان هەیە پێداویستیەکمان هەیە پێداویستیەکی بەدیل هەیە لەگەڵ هەمان بۆ نمونە ئێمە لە اقتصادا باز لەوەکەین ئەگەر بڕی کاربا گران بوو لە بریەوەی سپلێت بەکاربێنین بۆ فێنکەرەوە ئەچی مبەڕیدە بەکارێنین کە کولفەی کەمترە مەسەن لە کاتی گەرمکردنەوە لە بری ئەوەی کارەبا بەکاربێنین یا مەسەن نەوت بەکاربێنین ئەگەڕێن بۆ قودێکی تر بۆ قەزەیەکی ترکەوە لە بری ئەوەی هەموو ژوورەکان گەرمکەین تەنها یەک ژوور گەرمەکەین یا هەمومان مەسەن پێداویستیەکانمان کۆکەینەوە لە ژوورێکە بۆیە ئەبێ لە ئێستادا بی لەوە بکرێتەوە تەنها ئەوەی کە بەدەستی ئەهێنین بۆ ضروریات بەکاری بێنین تاوەکو ئەم زروفە تێپەڕێ ئەگینا لە ئێستادا قەناعەتم وایە پاشەکەوتکردن ئەندازەیەک زەحمەتە هەرچەندە ئەگەر بە میقداری 1000 دیناریش بێ ئەبێ پاشەکەوت بکرێت چونکە ڕەنگە ئەو 1000 دینارە لە نەتیجە ڕۆژانە یا هەفتەی 1000 دینار دوجار لەسەری مانگا ئەکاتە ئەمپێرێک پارەی مۆلیدە لە کاتێکە ئەوەی کە دێت بۆ پارەی مۆلیدە و خانەوادەکە پیان نیە یەکەم تووشی احراجیە بن دووەم معرەزە بۆ ئەوەی ئەو ئەمپێرە کارەبایشان نەمێنێ بۆیە پاشەکەوت ئەگەر 1000 دیناریش بێ ئەبێ هەفتانە ئەو خانەوادەیە دەست پێ بکە لەگەڵ ئەوەی وەک باسم کرد هەموو بابەت و کاڵا و کەلوپەلەکانی بێتە بابەتی ضروریاتی ژیان و لە ناو ضروریات بگەڕێ بۆ بەدایل بۆ نمونە لە ئێستادا فەسڵی زستانە لە بری ئەوەی بڕوا چاکەتێک یا قەمسەڵەیەکی مۆدێل و مارکە بکڕێ ئەوە ئەتوانێت قەمسەڵەیەک یا پۆشاکێکی وا بکڕێ کە مۆدێل نەبێ و مارکە نەبێ دیوەکەی تری لەوەش ئاسانتر ئەتوانین ئێمە ئەو بابەتانەی کە پێوترێ لەنگە ئەو بازارە پڕە لە بازاری لەنگەوشتی زۆر جوان و نایە بوو ئەکرێت بڵین مارکەشن لەوان پەنابەرێتە بەر ئەوانە تاوەکو ئەم زروفە بەسەرمانە تێپەڕێ کەواتە مامۆستا ئەحمەد بۆ ئەمە بێ پلان هەبێ ئەبێ خێزان پلانێکی بێت چۆن ئەوانەی کە پیان وترێ حکومەت باسی هەرێمی کوردستان ناکەن ئەوانەی کە پیان وترێ حکومەت بودجەی ساڵانەیانەیە تەخمینیەکەن باس لە بابەتی عیدزەکەن کۆمەڵێک پلان دانێن کابێ بێ خێزان
با بڵین ئەوانی کە سەرۆکایەتی خێزانەکەنیان داهات پیاکەن بۆ خێزان پلانێکیانە بێت چۆن ئەم ساڵی 2024 بەڕێ بکەن ئەو پاری دەستیانەکەوێ گەکرێ چییە یەکەم جار ئەو پارەی کە بۆ کرێخانۆکەیەتی بچووزانم بۆ کری فڵان شتە تەرتیبی کە هێکابێ پلان نەبێ خێزان تووشی گرفتە بێ وایە بەتاکید باش ئەم پلانە چێ دای بنێ کاکدانا یەکەم لە ناو خانەوادا بەرپرسیارەتی تەوزیع بێ چێ بەرپرسیارەتی یەکەم هەڵەگرێ طبعا باوکە بە دەرەجەی ئەساسی دوای دایکە پاشان مناڵەکان یەکەم شت دەبێ ئەم خانەوادەیە بێن کۆبوونەوەیە بکەن بە حزوری هەمویان ئەوەی سەرچاوی داهاتەکەیە باز بکە کە ئێمە بە ظروفێکی ئیسیسناییات تێپەڕین بۆیە هەمومانە بێت تەحمولی مەسئولیەتەکە بکەین یەکەم مەسەن وەک جەنابەت باسی کرد کەسێکە و کرێنشینە ئەگەر ئەزانێ کرێکەی پێنادێ و لە خانوویەکایە کە کرێکە مەسەن بارگرانیەکی زۆری بۆ ئەوان دروست کردووە ئەبێ بیر لەوە بکەنەوە کەوا ئەتوانن بگوێزنەوە بۆ گەڕێکێکی دیکە کە کرەیەکی هەرزانتر بێ ئەتوانن بگوێزنەوە لە ناو مەسەن شارێکی وەکو سلێمانیا لە گەڕێکێکە بگوێزنەوە بۆ یەکێک لە قەزاکانی چواردەور کە کرێکی هەرزانە ئەتوانن مناڵەکان هاوکاری ئەم باوکو دایکە بکەن یا ئەگەر دایکەکە ئیشی نییە بە شێوەیەک لە شێوەکان بگەڕێن بۆ ئەوەی ئیشێکی ئیزافی بدۆزنەوە تاوەکو ئەو قەزیە وەیە یەکەم قەزیە پێویستە ریسپۆنسیبڵیتی تەوزیعکەن ینی بەرپرسیارەتی لە نێوان خۆیان تەوزیعکەن باوکەکە ئەو تەرخانەی کە ئەیکا مناڵەکان بە مقابل ینی ئەبێ لە هەندێک حقوقی خۆیان ببورن چونکە مناڵ ڕۆژانەیەوێ بۆ مەکتەب ئەگەر کرایەوە ڕۆژانەیەوێ ئەگەر لە ماڵیشەوە بێ بەڵام ئەبێ ئیستعدادی ئەوەی تیاابێ ڕۆژانەکەی لە بری ئەوەی جاران ئەگەر ڕۆژانە 1000 دیناری وەرگتووە ئێستا 500 دینار وەربگرێت چونکە داهاتی باوکەکە کەمی کردووە خاتوونەکەی ماڵ کە جاران لەوانەیە هەندێک پێداویستی هەبوو بێ ئێستا بی لەوە بکاتەوە پێداویستیانە مەسەڵەن خۆی فێری ئەوە بکاکەوە جلوبەرگ لە ماڵەوە خۆی بیدورێت بۆ ئەوەی وردە ئەم مەسروفاتان تا ئەوەندەی ئەچێتە سەرسکە بۆیە پلانەکە لەمەوە دەست پێەکە کۆبنەوەیکی خێزانی بکرێت مەسئولیات تەوزیعکرێت هەمووان ئامادە بن تەحمولی ئەم مەسئولیەتە بکەن ئەگینا سەرچاوەی داهاتی سەرۆکی خێزان هەمان سەرچاوەیە و کەمی کردووە خێزان کە خانمەکەیە نەخێر هەر تەڵەبیاتەکانی وەکو جاران بێ ئیشەکە ناڕوە مناڵەکان هەر تەڵەبیاتیان وەکو جارانی پێشوو بێ ئیشەکە ناڕوە لەبەرەوەی هەمووان ئەبێ لە بچنە ژێرباری ئەم مەسئولیەتەی کە بە ناچاری هاتووە بەسەریانە هەر یەکە بەشێک لە حقوقی خۆی تەنەزول بکاتەوەکو بتوانە ئەو دۆخە پلانەکە لێرەوە دەست پێەکە بەڵام چه ئیدارەی بە ڕەنگە بە بڕوای من ئیدارەدانی پلانی خێزان بۆ ژن سەرکەوتوترە تاوەکو پیاو چونکە پیاو سەرچاوی داهاتەکان بەڵام ژن ئەزانێ ئەو پێداویستیان مەسەڵەن یەکێک لەو ملاحەزاتانەی کە ژن زۆر دەقیقەتەیە ئەوەیە کە ئەسعار یعنی ئەزانێت بەهۆی متابعی فەیسبوکۆ بەهۆی ئەوەی لە بازاڕە تەرکیزی زیاترە مەسەڵەن ئەچێ لە شوێنێک لە مارکێتێک شتەکڕێ ئەزانێ ئەو مارکێتە لە مارکێتەکەی تر هەرزانتر شتەکڕێ یا ئەم سلعایە بەدیلی ئەو سلعایە بۆیە ئەبێ ئیدارەی بوجەل لە ناو ماڵە خاتونی ماڵ بیدا چونکە یەکەم شتی بیر ناچێت لە تەدوینە زۆر مەزبوطە دوو تەرکیزی با بڵێن ناڕوا بەملاولا پیاو تەرکیزی ئەڕوا پیاو بەهۆی مانوبوونەوە تەرکیزی ئەڕوا زۆر هینی بۆ ناکرێت بۆیە پیاو مەفروض وایە سەرچاوی داهاتەکە بێ و داهاتەکە پێیا بکە بەڵام خاتون مەفروض وایە تەقسیمات بکات لە ناو پێداویستیەکانی خێزان زۆر باش مامۆستا تا چەندێک لیستەکردن گرنگترین دیاریکردنی گرنگترین پێداویستیەکانی ڕۆژانە چکە جاری وا هەیە پێداویستێکی کردووە جاری وا هەیە دووسێ جۆر میوەی کڕیوە بەڵام لەوانەیە لە ئێستادا پێویست بکات کە جۆرێک میوە بەرێتە ماڵەوە ئێمە خۆمان خزممان هەیە هەردووکیان چه دایکەکە چ باوکەکە هەردووکیان موچە خۆرن سەر و ملیۆنیشان هەیە بەڵام ئەڵێ کە گەینە سەری مانگ پێویست دەکات قەرز بکەین تا چەندێک گرنگە گرنگترین پێداویستەکانی ڕۆژانە گرنگترین پێداویستەکانی هەفتانە و تەنانەت مانگانش لیستە بکرێت و گرنگترینیان بکردرێت ئەم لیستە تەبانە بێ خاتونی ماڵ بە حکمیەوەی ئیدارەی ماڵ لە دەست ئەوایە ئەبێ ئەم لیستانە خاتونی ماڵ بکات چونکە ئەو زانێت چی لە ماڵەکە هەیە و چی لە ماڵانیە و ئەو بڕێی کە جاران کڕیویانە مەسەن من دڵنیام لەوەی لە یەکێک لەو سەرچاوانەی کە بەدەستمان هێنابوو کاتی خۆی بۆ ڕیسایکلین هاتنە سلێمانی
کە ئەو پاشەڕوانەی خانەوادەکان فڕێدەن ئیسفادەی لێ بکەن بۆ سووتانی و دووبارە بەکارهێنانی هەندێکی بۆ پەین و هەندێکی بۆ بەرهەمێنانی کارەبا. تێبینیان کرد لە سلێمانیە 700 تەن ڕۆژانە پاشەڕۆ فڕێدرێ. لەو 700 تەنە لە سا هەفتای خواردنە کە لە ماڵەکان فڕێدرێ. ئەبێ ئیعادە نەزەر لەما بکەینەوە کە یەکەم جار پێداویستی ئەو خانەوادەیە ئایا چەندێکە چەندێک خواردن بەکارێنێ بیر لەوە نکاتەوە کە ئەمە زیادەی هەبێ لەوانەیە بەشی ئێوارە دابنێ بەڵام بیر لەوە نکاتەوە لە ئێوارە زیاتر بێت چونکە یەکەم لە ڕووی سڵحیەوە باش نییە خواردن زۆر بمێنێتەوە دوو لە ڕووی بەزەخ و فرێدانەوە کە کارەساتێکی زۆر گەورە بۆیە خاتوونی ماڵ ئەتوانێت ئەم لیستە بکە وەکڕین یا خۆی پێی هەستێ چونکە وەک باسم کرد کە پیاوەچێتە دوکانێکی سەوزە و میوە و ئەو پێداویستیانە زۆر تەرکیزی نییە لەبەرەوەی هەندێک جاریش لە ڕووی نایەت بە شت هەڵبژێرێ چ تەماتەیە چ میوەیە چی ئەوەیە بەڵام ئافرەت ئەو تەرکیزەی هەیە و با بڵێن لێ هاتووترە لەوەی کەوا ئەو شتانەی کە هەن شتی خراپ نەبژێرێ من ئەوە ئەزانم لە زۆربەی خانەوادەکانە خاتونەکە گلەی هەیە لە پیاوکەڵێ کە پێڵێم شتێک بێنە ئێمە پێویستمان بە کیلۆیە تەماتە هەیە ئەو دوان دێنێ مەسن تەرکیز ناکاتە سەرەوەی لەوانەیە تەماتەی بێکەڵکی تابێ مەسن خیاری بێکەڵکی تابێ بۆیە من قەناعەتم وایە لیستێک دروستکە ئەو لیستە ڕاست پێرێ بە هاوسەرەکە یا ئەوەی ئەچێت و مەرجیش نییە تەنها سەرۆکی خێزان لەوانەیە یەکێک لە مناڵەکان تەرکیزێکی باشی هەبێ سەلیقەی باشی هەبێ بۆ کڕینی کاڵا و کەلوپەل و شمەک ئەوەشمان لەبیر نەچێت کە ئایا بە دوو شێوە شتکڕین هەیە هەندێک جار با بڵێن سەوزەفرۆشی گەڕۆک هەیە لەبەرەوەی کولفەی دوکان نادەن شتەکانیان هەرزانترە لەوەی کە دوکانێک ئاوکرەیەکی زۆرەدا یاخود دوکانی گەڕەکەکە هەرزانترە لە دوکانی ئەو شوێنانەیەکەوە مارکێتە یا سۆپەرمارکێتە یا لە گوزارێکە گوزارەکە کرێی زۆرە بۆی کولفەی کرێکەی قسۆت سەر کاڵا و کەلوپەلەکە بۆیە ئەبێ بیلەوە بکەینەوە لە چیمان پێویستە و لە کوێ ئەیکڕین و چۆن ئەیکڕین ئەم سێ فاکتەرە خاتوونی ماڵ لەگەڵ خاوەنی با بڵێن سەرۆکی خێزان لەگەڵ ئەندامانی خێزانە بە یەکۆیکردن بەڵام دوجار بڕیاری ئەمانە هەمووی لای خاتوونی ماڵەوە درێت زۆر باش مامۆستا هەموو پلانەکە دانرێ لەژێر تەجربەیە ئێمە ساڵێکی دوانزە مانگیمانێ بۆ ساڵی ئایندە ساڵی 2024 خێزانێک ئەم بەرنامەی ئێمە بینێ ئەیانەوێ پلانێک دابنێن خۆ دەزانی ئێستا لە ئینتەرنێتیشە کۆمەڵێک ئەپ هەن ئەو ڕێکێخا ینی تۆ چەند داهاتە هەیە چەندە سەرف کردووە پێ دەڵێم هەفتەیە ئەوەنە زیاد سەرف کردوم هەفتەیە ئەوەنت پاشەکەوت کردووە تا چەند مانگ ئەم پلانە بێ لەژێر تەجربەیە بێ و دوایی دەستکاری بکرێ قابلی ئەوە بێ مرۆنەتی تیا بێم پلانی دایان ناوە شتێک کەمیکەن یا شتێ زیادیکەن هەموو مانگێک قابل بە مراجعەیە کاکدانە هەموو مانگێک و ئەتوانی هەموو هەفتەیە قابل بە مراجعەوێت تۆ چونکە داهاتی ئێمە داهاتی مانگانەیە لەو مانگا بۆمان دەرەکەوێ ئایا ئێمە زیادە ڕەویمان کردووە یا وەکو خۆی یا توانیمانە زیاتر زەقت چونکە تۆ ئەبێ وردە ئەو داهاتەی کێشەی موچە لەگەڵ کێشەی کەسابەتە فەرقەکان چییە ئەوەی کەوا موچەی هەیە خۆی ڕایەنێ جەدوەلەیەکە لەسەر ئەو داهاتە محەددە بەزەوەی کەوا داهاتی با بڵێن نەسەقێکی تایبەتی نییە یەک مەبلەغ تایبەت نییە هەمیشە تەخەوفی هەیە لە مانگی داهاتوە ئەوەنەی دەست نەکەوێت بۆیە دایمەن احتیاتەکە ئەوانەی کەوا مەسەن لە کەسابەتە سەرمایەکان کەسابەتە و مەسەن ڕۆژانە ئەکرێ ئەوەندە قازانج بکە ئەوەندە قازانج نەکە ئەوە زیاتر احتیاتێوەکەن بۆیە ئێمە کێشەی موچەخۆر کێشەی جەدوەلەی خۆیەتی دایناوە مانگی ملیۆنێکی هەیە ئەو ملیۆنە سەرفکە بادای بنێ ئەو ملیۆنە نییە لەو ملیۆنە 800,000 هەیە لەو 800,000 500,000 هەیە بۆیە بیدایەتەکەی ئالەمەوە دەست پێەکە و لە کۆتایی مانگە ئەزانێت طبعاً کە لە یەکی مانگە پلانەکە ئاوان دەست پێەکە پێداویستیەکانی نووسیوە بەڵام سیعرەکانی نەنووسیوە لە تەنیشتووە لە کاتی بە عەمەلیکردنە لە ماوەی هەفتەیەکە بۆی دەرەکەوێ ئەوان چەندێک پێداویستیان هەبووە ڕۆژانە ئەبێت دانە بە دانە بینووسێ و سیعرەکەی لە پاڵە بنووسێ دوانجان لەسەری مانگا بۆی دەرەکەوێ کە حسابی کولفەکەیەکە سیرەکە ئەوەندە مەبلەغی سەرف کردووە ئەوەندە کیلۆ لەوەی سەرف کردووە هەموو بابەتەکانی لایە بۆیە دێت لەمە دوو شت دەکا هەمانە مەساریفی سابتن یعنی نان مەساریفی سابتەیە ئەوەندە نان لە مانگێکا سەرفەکە بەڵام برنج ڕەنگە بتوانێت لێی کەم کاتەوە ڕەنگە سەوزە و میوە
بتوانێت لی کەم کاتەوە. هەندێک لە خانەوادەکان ئەتوانن بەدائل بدۆزنەوە، مەسەڵەن ئێمە کێشەیەکمان هەیە کە لە ئێستادا نەمانتوانیوە. وڵاتێکی وەکو مەلیزیا کاکدانا لە کوالالامپور لە سەدا هەشتای سەوزە و میوەی ماڵەکان لە سەربانەکانیان بەرهەمەهێنن. مەسەڵەن خانەوادەیەک ئەتوانێت لە بری ئەوەی کە ئەمە لەوانەیە وا تەسەور بکرێ بڵێ مامۆستا ئەحمەد بیری لە چی کردوتۆ، یەک ئینجانەی گەورەی هەبێ ئەتوانێت پێداویستی سەوزەی ناو چێشتەکەی کەرەوز و مەعدەنووس و پیازی تیاهین بکە، ئەم زستانە بەبێ ئەوەی پێویستی بە ئاو ئەوانە بێ لە فەنای باڵەکۆنەکەیە یا لە حوشەیەکی خەلفیان هەیە ئەتوانێ ئەمە وەکووتم 1000 دینار پاشەکەوتکردن گرنگە و 1000 دینار سەرف نەکردن بۆ سەوزەیش دیسانە بێتەوە بە پاشەکەوت لە ڕێگەیەکی تر. بەم شێوەیە ئێمە ئەتوانین ئیدارەی خانەوادە بدەین. بۆیە لە مانگی یەکەم مراجعەکە، لە 3 مانگا مراجعەکەی زیاتر دەرەکەوێت، لە 6 مانگا ئیتر ئەزانێ نەسەقەکەی چۆنە، ئەچێتە سەر سکەی خۆی و ئەتوانێت ئیدارەی خۆی و خانەوادەکەی بدات. زۆر باش مامۆستا ئەمەش شتێکی تر بکەم لە بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا، هێڵی ئینتەرنێتە، تەنانەت تیڤیەکانیش پێویستیان بەوەیە کە مانگانە پارەیەکی تێبکەیت یاخود ساڵانە پارێکی تێبکەیتەوە بۆ ئەوی کەناڵەکانت هەبێت و تەماشا کەناڵەکان بکەیت. پێویستە خێزانەکان ڕێخستنەوە لەم بارەی شەوە بکەن، تەنانەت هەندێک جار پێویستە هەر تاکێکیان هێڵی ئینتەرنێت تێ نەکاتەوە یاخود پڕی نەکاتەوە، تەنها یەکێکیان هێڵێکی ئینتەرنێت پڕکاتەوە بەس بێت بۆیان. ئەم ڕێخستنەوەی لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا و خۆ ئامادەکردن چۆنە؟ بەدڵنیاییوە خاتو لە نیای ئێمە زۆر ئیفراتێکی زۆر گەورەکەین لە کاتەکانمان بە فیڕۆ ئەدەین لە متابعەی فەیسبوک و سۆشیال میدیا و یا لەوە لە ماڵەکان ئێمە کە ماڵ کە لە ئێوارەوە یا لە پێش ئێوارەوە تەلەڤیزیۆنەکەی کراوەتەوە هەتاوەکو ئەو کاتێک کە ئەخەون. ئەمە لە دنیا شتیوان نییە. یەکەم وزەی کارەبا سەرفەکە، دووەم کات بە فیڕۆدا، سێهەم ئینتیباهی مناڵەکان بەرەو ئەو ئاڕاستێ. بۆیە ئەبێ بەرنامە تەلەڤیزیۆنەکان محەدەد بکرێن. یعنی بەرنامەی کارتۆ ئەگەر مناڵ هەیە لە ماڵەوە فعلا مناڵ پێویستی بەوە هەیەکەوە سەیری بەرنامە کارتۆنیەکان بکە. ئەگەر بەرنامەیەکی کۆمەڵایەتی هەیە، بەرنامەیەک هەیە بۆ خانەوادەوەکو ئەم بەرنامەی بەڕێستان، ئەوە کاتێکی بۆ دیاری بکەن و لەو کاتە هەموو خانەوادەکە دانیشن بۆ سەیرکردنی. باقی کاتەکانی تر پێویست ناکات تەلەڤیزیۆن کراوە بێ. بۆیە مناڵەکانە بێ ڕابهێندێن لەسەر متابعەکردنی تەلەڤیزیۆن، ڕابهێندن لەسەر متابعەکردنی با بڵێن ئەنتەرنێت و ئەوانە. بۆیە لەمەوە ئەگەینە چی؟ ئێمە مانگانە ئەگەر ئیشتراکی مانگانە بکەین پێویستمان بە 30,000 یا بە 40,000 هەیە. بەڵام بابین ئەم 40,000 ئایا فعلەن ئێمە پێویستمانە مانگەکە بە بەردەوام؟ نا، ئەتوانین ئەمەش تەرشید بکەین بیهێنە دۆخێک. ئێمە شەوانە هەمومان 1 سەعات ئەنتەرنێت بەکارهێنین. 1 سەعات کافیە بۆ ئەوەی من کە کەسێکم متابعەی ئەخبارەکەم بە 1 سەعات ئەتوانم بابەتەکە، یاخود ئەگەر بەحث و ڕسێرچ بێ بۆ بابەتێکی علمی بە 2 سەعات ئەتوانم تەواوی بکەم. با من 2 سەعاتم پێ بدرێ کە تەلەبەی زانکۆم و ڕسێرچم هەیە و بە دوای بابەت ئاگەڕێم، بەڵام ئەوی دیکەمان پێویستی بە ڕسێرچ نییە بە دوای بابەتێکا بگەڕێ. بۆیە هەر لێرەوە ئەتوانین ئەو 40,000 کە ئیدێن بە ئەنتەرنێت ئۆفەر هەیە لەناو با بڵێن ئەو هینانێکایە ئەو ئەنتەرنێتانێکایە ئۆفەرێک ڕاکێشم کە بەشی 15 ڕۆژ بێ. بەشی 15 ڕۆژەکەی کە لە ئێستادا لە ڕۆژێکە 4 سەعات و 5 سەعات و 6 سەعات ئەنتەرنێت بەکارێنم، ئەتوانم بیکەم بە 3 سەعات ئۆفەرەکە لە بریەوەی 40,000 بێ، ئێستا بیکەم بە 20,000. نەخێن مانگێکی تر ئەتوانم بیکەم بە 10,000. من خۆم بۆ خۆم ئەنتەرنێتەکەم لە مانگی پێشوە دەست پێ کردو، چکە پێویستم لە ماڵیشەوە لە دەرەوەش بە ئەنتەرنێت هەیە. ئەنتەرنێتەکەم وا لێ کردووە لە دەرەوە پێویستم تەنها بە 12,000 چونکە 20 گیگام کڕیوە. ئەم 20 گیگایە بەشی تا مانگەکەمەکە و هەندێک لە پەیوەندیەکانم لە بریەوەی بە تەلەفۆنی مباشر بکەم کە باڵان سەرفکە، نەخێر بە واتساپ و بە تەلەگرام و بە ڤایبەرێکم. ئەمە خۆی بۆ خۆی ئیعادە نەزەرە لەوەی کەوە نابێ ئەمە زۆر بە مطلقی سۆشیال میدیا بەکاربێنی، نابێ بە مطلقی ئەنتەرنێت بەکاربێن. لەو کاتێک کە پێویستمانە ئەنتەرنێتەکە یەکەینەوە بۆمان، چونکە ئەمە کۆنتترۆڵی خانەوادەژەکە کە مناڵەکان بەو شێوەیە پەروەردە بن کە باوکی و دایکەکە خوازیاریە بن. دەستخۆش مامۆستا قسەی زیاتر هەڵەگرن بابەتە بەس کاتمان تەواو بوو. زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید، سپۆڕی بواری ئابووری، سوپاس بووی کە لەم تەوەرەی لەگەڵمان بوویت.